سڵاوتان لێ بێم کاتتان باش ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. ئەڵقەی جاری بەرنامەکەشمان کۆمەڵێک بابەتی جیاواز و سەرنجڕاکێش لەخۆ دەگرێت تا کۆتایی لەگەڵمان بن. لە شیلا دزێ ئاشێکی بەردین زیاتر لە 6 ساڵە تەحینی کونجی بەرهەم دەهێنێت. هاوڵاتیەکی میسری سەرباری هەموو گۆڕانکاریەکان بەسەر شاری مووسڵ داهاتووە، نزیکەی 35 ساڵە لەو شارە دانیشتەجێیە. لە شارەدەی بالیسانی دۆڵی خۆشناوەتی ساڵانە بە هەرەوەزی گوندنشینەکان بڕێکی زۆر لە سرکەی هەنار بەرهەم دەهێنن. لە پێناو هێشتنەوەی کولتوری نەتەوەکەی هاوڵاتیەکی خەڵکی قوچانی سەر بە پارێزگای خوراسان ماوەیەکی زۆرە خەڵکی دروستکردنی ئامێری سازە. ئەو لە کارگە بچووکەکەی خۆیدا چەندین جۆری ئامێری ساز دروست دەکات و دەڵێت کە ئەمە ئەرکێکی نەتەوەیە کە بتوانم بەو شێوەیە بە زیندوڕاگرتنی ئەو ئامێرانە خزمەتێکی باشی نێتەوە و نیشتمانەکەم بکەم. امید صابری من خزانه قوچان من 43 سال سنه منه دوتا رو کمانچه خرم چه یکم مدت اگجی لکاری هستی دعوانو استخوان شطور اونو ملاحظه کن و هستی دعوانو یه قلمه سردست اصطلاحاً نوعی سردست یا کتف هستی دعوان چون قرص محکمه و جنبه تزیینی حالت تزیینی هست دستی سازم کار دکن ونا بعض که دبرانه و دسکی برانه وی دستگاه داونه سود پرک ناوی علمی نزانم سود پرک دکالیانی ارتی آوه بعد دو تینه سار بود دوباره برشکاری و سنباده انجام دهنیم سال رو دستی تار کمانچه ستار دوتا ملاحظه کن با هستی با قسمت ها هستی اولین جارجی لدوتاره منطقه خراسان ما واکارا کنه 8 سال پیش و درنگ تی خارن یعنی چون دست پر تی سرساز درنگ تی خارن شاید الان 100 سال 80 سال عمر کرد با رو دستی ها اما اگه شما بعض مدت یک شونی 50 تی خارن گود دوه کور تی گر رو دسته دوره تراش بخواد هم تزیینیه هم درنگ تی خارن سفت و محکم ماندگاری و عمر خواهی درش هست لای درویشم علیه هستر درویشم تا زنده ای زنده مستن آویشم تا زنده ای زنده مستن آویشم کبنی مرمر علیلی من سرخن کبنی مرمر علیلی من سرخن باش گفتیلان حوالی من کمر خن گبی خلق شیرینه من سرخن لای لای دویجم حوالی هستر دریجم
تا زنده زنده میستن امیده تا زنده میستن امیده ئاشێکی بەردین لە شیلادزێ زیاتر لە 6 ساڵە کار دەکات و ڕۆژانە بەرهەمی تەحین دەخاتە بازاڕەکانەوە. ئەم ئاشە سەرەتا لە دەڤەری چەمجی لە سنووری نێوان باکوور و باشووری کوردستان دانرابوو، بەڵام دواتر گوازرایەوە بۆ سنتەری شیلادزێ. ئێستا ئەو ئاشە ڕۆژانە 24 کاتژمێر کار دەکات و بەرهەمی تازەی تەحین دەخاتە بازاڕەکانەوە. اوشا وقتی دوم از راندن سال 52 جمعی جا بود چیکن بود بیمین رشتی چیکن بود پشتی مومن حاج حسین اوج وفات کردن حتی انفال هشتی واشی شدی پشتی انفال اوش جرو خواندن شل حکمت عراقی وقتی هم چیزی زیر سال نوتو کی ما اوش داشولی حتی نوتو هفته جاره کدیش کار کرد بود من فردید که از اوش نقل که ما نحیه شیرازه دائما حزون تحين اوشي جام جيبو وبيقول السيستم اوشي نفسي جميع جمله تشيكي اوف تدبن وراجع بشتاها يعني طمو تحين هاي ان شاء الله هيك نفسي تشتيها وبوشيكينا كنجوشي مرحلة كده كنجوت هشكات أوفيدو تقريبا بوضع ساعته بش يوم بوضع ساعته دبا وشي كنجي سبيكين دي سبيكي بش تدا سبيكين قال بيش كراش تدونا مدكي أوفاخي بش تي أوفاخي دزجي سبي خرج تبنا بش نيكو دي هوات أو بخد أو فوقش دي باراخيني سيودي دونا مينيت بش نيجي دونا صار دابو شوي بش سيودي كافتن تيو فوقش بيتن بش نيكو ديني تفرني دقاليني بس تتفرني تتقاليني جورا كودي ومرحلة كودي جدت مخلكي كاي جليش توصل نفضنا مينيتن إشني كودي الأوشي كاي إشني كودي بلا تحين بارجل برفاق يعني من نهاية دي نه بري عصدي توم جلاجي فاق توم جوزا أبا بري بوبي ما برا بيدا شيء بو أبا نفسي برا ماش بيداينه أبا خر أي قطعة بريا تقريبا كده سلام منو كيشو يبالي بدونم حافظة نوت كيلو يعني 10 كيلو تجيب بها 100 كيلو أف قطعة برا دو قطعنا يعني كوري خود كنفسي أوفي مجرد كلام زبرين تاكي أوفل من برا خير دارون كده زبريش تحوزه زبري تبع خدي نوكي خالتي جلا بري خدي جلا يبوش الحمد لله يعني توم جلا فاق يعني شو دي توم كي تحيني بيجن تومو جورو جيتيتن كنت السيد أول شو لدي جلا كيف زحمة يعني بزنه خدين يعني شو ندخل تعالى يعني أف شو الآخر ببدأ سيخوي كذي بس نجحت وين جلا كي بوجبو تشتكي جون دا كيف دي بوجبو جلا يعني شو لدي جلا كيف زحمة كم أز بيجن رب دافع وش كي تيجي يعني زور زحمة يعني مو من مكويل بريد من أبخر يعني بيزونين شون واديم هذا الشيء من أبكر أم جون ده من بمرحلة ربابي وبشتين جي ما إكي كازون شيء كذي نفسي ولا كازون شيء أول جل روجت كذا يعني الشيء روجت 600 كيلو جبي فرني تها أوصلنا جد قاني بعد توم جواز يقول بني فرني بني وخر حلونا صح حلون تتقالون وشيء دور تتقالون لما استمر بدك شيء تتك فدتن يعني كنجيب تاني تقليدن كنجيت خمولين كردستان يعني كنجوش ده بس وش خنوجم و أبد خدي كنا مثلا سرعتين تشديم أختي ما جرات كيف تشتي قال تشديم بكون بتجارات فديت خد كيا بنا تقول جنوجم
ئەگەرچی ڕێگەی جۆراوجۆر و کارگەی زۆر هەن بۆ دروستکردنی بەرهەمی سرکەی هەنار، بەڵام داکوتانی هەنار بە هەرەوەزی و دواتر کوڵاندن و خەستکردنەوەی لەلایەن گوندنشینانەوە ئێستا بۆتە ڕێگەیەکی باو بۆ بەرهەمهێنانی سرکەی هەنار. لە شارەدەی باریسانی سەر بە دۆڵی خۆشناوەتی گوندنشینان بە هەرەوەزی هەنارەکان کۆکەنەوە، دواتر بە شێوازی کۆنی خۆیان بڕێکی زۆر سرکەی هەنار بەرهەم دەهێنن. ئەو هەنارانە لە بەخۆی لە مانجی دەبەستەرەوە دەست بە لێکردنەوەکرێ بەسەنی تاخیربی باشە لۆ سرکەی بارانی پێ بکەوی باشە لە بۆی ئاوی زیاترە بی ئیدیکە هەنارەکان بەزبارە لێکرێتەوە کە کابرای بەزبارە لێکاتەوە شەبەتەنێ لێکاتەوە بەس ئەمە بەزبارەمان لێکردیتەوە داوەشاندنەکەی دەینی لێرە کوێکێوە تا هێوارە ژنا پیا دەکەی دەور و جیران و خزم و دۆست و ناسیارەوانە لە دویان دەنێری شەوێت دەست بە داوەشاندنەکەی چی دادوەشان دەوی کوشی شوینەکەی ئاوەکەی هەنجۆسەرە نەی زاگای پارێزێژە پاراستت لە هێرەنگەچی ئەنجینۆسەریە نەی ئەی کورینی بە خۆی لێکردنەوەی هەناری ئەو هەیە بەس ئەزیەتی گەلک زۆرە. یعنی ژنیش بەچی پیاوان هەناران لیکەنەوە چێشنەوە خاوێنەکەنەوە لەگەڵ پیاوانە چێشنەوە دەشان بەشانی پیاوان هەمووی بارەوەزیە هاوکاریەک دیکەن وی دوای چێشانەوەی دینین درێ لەسەر لایلۆنەچی گەوریان ڕوەکەین خاوێنیان نەکەینەوە هەمووی هەنجینێکەش دینین دمان زەروشتێکەین و دوای دینین دا ئەکوتین وەچی دەبرێ بەقرە زوشتێ وەکرا خاوێن کرانەوە هەمووی ئەزانش دینین دا ئەکوتین و ئەکەینە سرکە ئەکوشین. مەسەلەی درێلی تفتەبی بە درێلی بەخۆی تفتەبی بەس بە کۆلی تفت نابی ئێستابی خۆی بدرێلی ئەتوانم بە درێلیش ئێستا درێلمان لەک نەگە پێ بکەین بەس ئەمە بە درێلی ناکەین بە کۆلمان کردێ دوو کۆلماندانە لە بەوەی ئیشەکەی بە کۆلی بکەین بە کۆلی تامەکەی خۆشترە تفت نابی بەس بە درێلی تفتەبی هەرگە بە تفتە یادێکە لە بۆی دنکەکەش دەگە هور دەکا ئێستا دنکەکە دەگە هور ناوی بەس فێلکەکەی هور دەبی هەنارەکەی دنکەکە هور ناوی لەبانەی بە کۆلی باشترەگە بکرێت بەس بە درێلی سەریحترە. سرکە گۆشتی پێ سۆرەکرێتەوە دەناودا برنجی پێ لێندرێ شەربەتی پێکرێ سرکە لەو هەموو شتێکی بەکار دێتوانی سەوزەی بینی بشۆیەوە بە سرکەی هەناری خاوێنترە تەندروستیترە سەوزەش پێ بشۆیەوە احتیاجی قیچەکی دەناو ئاوێکەی وەشەبی لۆ نەخۆشی شتی چاکە لۆ سوکەری باشە سوکەری دابەزینی تۆ لۆ زەختی باشە شەوێ پێچی بنوێگەر هەموو کەسەکە دومرا کە سرکەی پەرداغە سرکەی بخوا گەلەگەلک تەندروستی باشە سرکە لە هەموو شتێکی چاکرە. باهۆیەوەی کارەوشی ژیانیان زۆر سەخت بووە لە سەرەتای ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردووەوە ژمارێک لە خەڵکی وڵاتی مسر ڕۆیان لە عێراق و هەرێمی کوردستان کردووە بەڵام دواتر دوای ڕوخانی ڕژیمی بەعس و هەروەها تێکچوونی بارودۆخی عێراق ئەو ژمارە لە خەڵکە گەڕاونەتەوە بەڵام هاوڵاتێکی مسری ئێستا لە مووسڵ خێزانی پێکێنا و خەریکی کاری دارتاشیە و لە ژیانی خۆشی ڕازیە.
دخلت العراق من سنة 74 لە ساڵی 1970 هاتوومەتە عێراق من خەڵکی میسرم لە پارێزگای دمياط لە عێراق ژیاوم هەر لە شاری مووسڵ هاوسەرگیرم کردووە. من أهل الموصل. شغله كله في النقش يعني نقوش إسلامية. کاری من هەمووی هەڵکۆڵین و نەخشسازیە، نەخشی ئیسلامی، نەخش بۆ کڵێساکان بۆ هاوڵاتیانیش. وەک دەزانن شارستانەتی فێرعونەکان شارستانێتێکی بەهێزە. لە هەمان کاتدا شارستانێتی عراقیەکانیش شارستانێتێکی بەهێزە. حضارة قوية والحضارة العراقية هم حضارة قوية. والحروب اللي موجودة لغاية اللحظة اللي احنا بيها هي أثرت على شغلنا كلنا. دۆخەکە کاریگەری لەسەر کاری هەمووان کردووە لەسەر ئاسی عێراق بەگشتی. پێشتر کار زۆر بوو، بەڵام کاری ئێستا هەمووی هاوردێ و کاری ئێمەی وەستاندووە. وقف حالنا. کچێکی زدەی خەڵکی بەعادرێ ماوەی 6 ساڵە سەرقاڵی بەخێوکردنی مێشهەنگوێنەوە لە بوارەدا توانیوێتی ئەزمونێکی زۆر وەربگرێت. گوڵستان دەڵێت کە کارەکەمم خۆش دەوێت و هیچ کات بیرم لەوە نەکردوتەوە کە واز لە کارەکەم بێنم. ئەو دەشڵێت کە ئەگەر بتوانێت کارەکەی بەرفراوانتر دەکات لەبەرەوەی بەرهەمی هەنگوین سوودێکی تەندروستی زۆر باشی هەیە لە ڕووی ئابووریشەوە بۆ ئابووری کوردستان بەسوودە. ناوي من گولیستان عمارة اش ناحية بعد ريما تجي 15 سالية دست شو مناف ميشا وميشا بخدانتكم هطان هو أفا 6 سالة مال باطا مجي هاري كارت قلمن دمت بينن أسواقك شو أسناف ده شمو تيم عجيب قرتي دمينن يعني وشاوا تدويري أري أسوير ما أشي خوي يعني زلام شي خوش متشيترة شاوا وتكارفي شولي بكاس نكارم بلي أثبتر تكارم أثبش متى بلي أسويرم أثبش نم شاوا تدويري وتتشي نافدا قالك جاري بيجلك بيتشتكم تنا نافدا کاری خودان کردن میشه گلگی اش مرا گلگ خوشم
و خودانکردنەوە خودان دکەن هۆ ئەز بخۆ بەس من ئێک مشکلەوە هەی ئەو ژی ئەس ناف مالێدا خودان دکەم هیڤیامەش حکوومەتە یا نەحیا باعەت ڕێژی یا قەزا شێخانژی هەگە چۆ لەگێ دەرەگێ چەند مترێکی عردی بتنەمە بۆ خودانکردنەوەدا ئەم مەشروعی خۆ ماستەر لێ بکەن. لەسەر و شاخێکەوە کە دەکەوێتە نێوان شاری سلێمانی و کەلار کانیەک هەیە کە ئاوەکەی بە ناوچەکەدا دێتە خوارەوە بەڵام لەبەرەوەی کە هیچ سوودێکی بۆ کشت و کاڵ نییە خەڵکی ناوچەکە نازناوی ئاوە خوێڕیان پێبەخشیوە لەلایەکی دیکەشەوە هاوڵاتیەک چێشتخانەیەک لەوێ دەکاتەوە و ناوی لێ دەنێت ئاوە خێری واتە خێری هەیە ئەمەش بۆ ئەوەی کە ئەو نازناوە پێشوە بسڕێتەوە و پێشی وایە کە لەبار نییە بۆ کانیەی کە بۆی دانراوە. ئەم دۆڵە دۆڵی ئاوە خوێڕیە یان ئاوە خێری ئێستا پێڵێن ئەمە سەرچاوی سەرەکی ئاوەکەیە بەڵام لە سەروترەوەش ئاو هەیە و لە خواریشەوە ئاو هەیە لە چەند شوێنێکم شیوە ئاو دەرەچێت یەک شوێنە نییە بەڵام سەرچاوی سەرەکیەکەی ئێرەیە زیاتر ئاوەکەی داپۆشراوە لە ژێر زیخەکەەوە دەڕات کەمتر دیارە ئەم ئاوە سەرەتا مەشهور بۆوە نامراوە بە ئاوە خوێڕی هەرچەند چەند ڕوایەتە گێڕنەوە ئەڵێن ئەمە ئاوە خوڕەیە مەشهور بۆ بە ئاوە خوڕە خۆی ئاوە خوڕە بووە گۆڕیانە ئاوە خێری یا ئاوە خوێڕی ئەم ئاوە ئاوێکی پاکە و لێ هەڵگیراوە بۆ فەحس و لە ڕووی کلسەوە کلسی کەمە لە ڕووی پاکەوە هیچ شتێکی لەسەر نییە هیچ ئەم دۆڵەیە ئەم شیوە زۆر پاکە هیچ شتێکی لەسەر نییە ئاوێکی پاکە و لە هاویندا بە ئەندازەیە کەم دەکات بەڵام تا ڕادەیەکی کەم. ئەم ئاوە تەنها لەم چێشتخانە و مزگەوتە سوپادەی لێکرێت سوودی لێ وەرەگیرێت ئەبەر لە ڕووی کشتتوکاڵیەوە هیچ سوودێکی لێوە ناگیرێت لەم ناوچە ئەگەر ئاوێک سوودی لێوە نەگیرێت بۆ کشتتوکاڵ خەڵک بە چاوێکی سوکەوە سەی دەکەن ئەمە هۆیەکێکە لە هۆکارەکان ئەوەیە کە ئەم ئاوە سوودی لێ نەبینراوە بۆ کشتتوکاڵ بۆیە ناونراوە ئاوە خێری ئاوە خوێڕی بەداخەوە خۆی ئەوە سەرچاوی سەرەکی ئاوێک ئەبێت سوودی لێ بینی لێ بۆ کشتتوکاڵ. لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بەرنامەی هەفتانە بوون لە کوردستان 24ەوە تا پێگەیشتنەوەیەکی تر هەرشاد و بەختەوەر بن.